کێشەی قسم داخلیەکانمان هەیە لە زانکۆی سلێمانی زانکۆی هەولێر لە هەندێک شوێنی تر کێشەیان قسم داخلیەکان کراونەتەوە بە پێ ڕێنمایی تەندروستی بەڕێوە دەچن بەڵام لە زانکۆی سلێمانی و زانکۆی هەولێر کێشەمان هەیە ئێمە وەکو لێژنە بڕیارمان داوە دوو لێژنی لاوەچیمان پێکەناوە لە نزیکەوە سەردانی هەردوو زانکۆکە دەکەین و بە دوواداچوون بۆ گرفتەکە دەکەین لە داهاتوویەکی نزیکدا ئینشاڵڵا کێشەیەک لا دەکەینەوە بە تاکید ئێمەش خەمی قوتابیانمانە دەزانی کە شوێنیمانەوەیان گرفتێکە وەرزان هاتچۆکە لە نێوان شارە دوورەکان بۆ زانکۆ ئەگەر قرارە بڕیارە وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری داوە بە سیستەمی ئاوێتە خوێندن بڕوا بڕێوە و ئەو قوتابیانێک کە وانەی پراکتیکیان هەیە دێنە ناو هۆڵەکانی خوێندن و ناو کەمپەس ئەبێ بەڕاستی ئەم کێشەیان بۆ یەکلا بگرێتەوە ناکرێت قوتابی لەم زروفەیە هاتو چۆ بکەوە گرفتی شوێنیمانەوەی هەبێ بە تاکید ئێمە لەسەر خەتین و سەردانی هەردوو زانکۆکەکەین و ئینشاڵڵا لە داهاتوودا ئەم کێشەی چارەسەرەکەین. پرۆسەی خوێندن دەستی پێکردووە بە ڕێزەکەم دەستی پێکردووە بەردەوامە بەپێی سیستمی ئاوێ بەپێی با بڵێن شێوازی بلندد لێرنینگ یان خوێندنی ئاوێتە و ئێستا دەخوێندن بەردەوامە و زانکۆکان جێبەجێ دەکەنەوە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا بوو بەشە ناوخۆیەکانیش بە پێی پێویستکاری لەسەر دەکرێت زۆربەی زانکۆکان بە پێی پێویست بۆ تەڵەبە دابینی دەکەن لە ئێستا دەت پرۆسەی خۆ تۆمارکردن هەیە و پرۆسەی تۆمارکردنی قوتابیان و خوێندکاران تەواو ئەوانش بە هەمان شێوە بە سیستمی ئاوێتە دەست بەکار ئەوانەی کە سکاڵیان پێشکەش کردووە دوێنێ ناوەکان ڕۆیشتووە بە زانکۆکان زۆر سپاس.